تۆ زای من چۆن ناموناو گەرمەساتەوە پێیان ناوەڵا وەڵام من زۆر خۆش ڕۆژێکان چوون هاوکاری مامۆستا بەرزان ئەوان کەم لە گەرمەسات سیژنەکەی تر وەڵام مامۆستا بەرزان وتی هەستی دەورێکم بۆ داناوی کوڕێکی تۆزێ ئەوەیە لە ماڵەوە مەسەلەن ناچێتە هەر لە دەروی خەریکی ئەنتەرنێتەوە بگۆڕیالی دایک و باوکی نیەوانە دەم خۆم وانیم دەڵێن بەس دەورەکە کوڕۆتم بێنەوە ئاسە ئیشی خۆمە وەڵا کردمەوە بوو لەگەڵ ڕێزانخان دەورمە بووانە سڵاوم کاتەوە باشەوە ڕوو دەستمان پێ کردوانە مەشهدێکمانە بوو ئەوەی خۆم ڕێزانخان کاڵێ های مامیشکۆ های قوزەڵ تان دوو لە ڕووبینەرە لەڕێەوە های مامیشکۆ های قوزەڵ ئەو مەشەدا تەوانەر ئەو کردمان و دامە ڕاستەوە خۆ بە مۆبایلەکەم ئەوە نەبوو مامۆسای سناپکە لە بەرنامەکەیانە لە ڕۆڵەکەی من ڕاستە خۆ سناپەکەم گورە بەڕاستی سناپمە کرد سەیفم کردبوو دوای بڵاوم کردۆر سەعات 12 و یەکی شەو بوو تاو وایەکەم لێ کردوتم دەبا بڵاوێکەم لە تیکتۆک بزانم چییە بەیانی سێرەکەم 2 ملیۆن و کاردانێکی زۆر باشیە بوو کاردانێکی زۆر باشە بوو ڕزارێ زاخان تەلەفۆنێکی کوورەوتی ئەچمە هەر شوێنەگەر لەن های مامیشکۆ ئەوە بوتر ئیدی دووەم سیزنی دووەم زۆر باشتر بووانە دەستم پێ کردووانە سیزنی دووەمی من ڕووماکە کە ڕوو کەوتڵی قسەم زۆر کاکەستی ینی نۆگی تازەم کردووە یەک دەخە جوان نییە؟ وڵای ئەو لە ماڵی بەڵای منیکەم قەسەبێ ئەوەی چی پێڵێن قەسەبی قەسەب چی پێڵێن؟ نانا ئێمە لای ئێمە پێڵێن قەسەب هەیە پێڵێن مشنگ هەیە پێڵێن نازانم ناوی زۆرە بەس ئۆکێ بە زۆر جوانە جوان نییە؟ وەڵڵاهی باشتر تێک شتێک بێڵێ سوودی ئەوە لەکوێوە کردوتە سوودی ئەوەیە سەرنجی ئاوا بینەران ڕاکێشی بەلای خۆتە زۆر جوانە جا خۆ ڕاست بەو شتە ناکەوە تۆ یەک دەقێسە چۆن ئەتوانی موبایل بەکاربێنی زۆر ئاسانە ئەو ئایپادێکت بەدەستە بۆ نمونە ئەوە شت بنووسی ئێستا چۆنی نووسی ئاسایی ئەوتە تەقەتەقێکی باشە چیتی ئەلموهیمە توان شتەکە بنووسم بەڵێ نابێتتر چیلی بکەین پەیام بەڵێ بینەرانی بەڕێز شتێکی تر بۆ منە هەر گەنجێک هەر کەسێک بۆ من هەر کەسێک توانایەکی باشی هەیە سێرەکە لە شتێکا سەرکەوتووە لە کارێکا سەرکەوتووە یاخود شەرت نییە سە بۆ من برادرم هەیە بۆ خۆی بزنزێکی بچووکی هەیە لە ماڵەوە بزنزێکی بچووکی هەیە لە ماڵەوە توانوێتی برۆ بۆ بزنزە بدا زۆر پێشکەوت ئەنی ئێستا زۆر پێشکەوتەوە بزنزەکەی تر لە هەموو بوارێکە و هەر کەسێک لە هونەرمەند بێ لە شاعیر بێ لە شێوە کار بێ لە کاری دەستی بێ چ کوڕ بێ هەر کەسێک توانایەکی باشی هەیە توانایەکی زۆر شاراوی هەیە بۆ تایسە دەرینە بە زۆر ئاساییە زۆر کەس هەیە لە کوردستانەکە ئەو شتان هەیە بەڵام شەرمەکەن دەری بڕنانەوە زۆر ئاسانە یەک نامە بۆ من بنێرن یاخود بۆ سۆشیال میدیای دیمەن تیڤ یەک نامە بنێرن بڵێ سڵاو من ناوم فڵانە و لە فڵان شوێنم ئەوە توانە ئەوە بەهرەکەمە ڕێک ئێترەوە نیە ڕێک دیتە ئێرە دانیشی ڕێک دیتە ئێرە دانیشی و دیتە بەرنامە جوانەکەی دیتە بەرنامە جوانەکەی پۆدکاستی دیمەن چی هەبێ چیت پێ بێت توانایەکتە بێ پێشکەشێکی کاکەستی گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی بێ زەحمەت ئەگەر بتوانی گۆرانی یەک کۆپڵە یاش یەک کۆپڵە بەس یەک شتێت لەمێ بزانمە شتی هاشمان بۆیە لێ ئەزمانم تۆزێ ئاساوە زۆر پێشم ورتاحن کە ئافسا چییە زمانی شانە گۆڕم یاڵا دێڵە یەک کۆپڵە زیاتر نا ببوورە چکە کاتم نیە گۆرانی بەڵێ چی بڵێن یەک کۆپڵە قشقاڵی لێوهاڵی برشنگی نگاکە قشقاڵی لێوهاڵی برشنگی نگاکە ئەی کچە جوانەکەی سەرگۆنا نەختێ هاڵ دەست خۆش بکە مرسی سپاس